والڕێز و حرمەت ئیمڕۆژ شەمە 7 مانگە 2020 زاینی یا میلادیە لە ئیوێدوە وە قسە و باس و شیکاریەک لەسەر 6 بن لە کەسایەتی سەدە سنزە کوچی یا تقریبا ناو سەدە 19 میلادی و ناو عباس کرندی کە لە کوردیە و هەواسکردنی ویشیەتن هامە خزمەتەن ویدیوە ویدیوەکتر لە ئەو سری ویدیوە لەسەکە و ناو گوران وڵاوە بینە سندەی مانگە لە ئاخرە وقتی مانگە لە ئاخرە تماشای بەنگێل کەسایەتیل ئیس تقریبا 200 ئاخرە کەم یەک کەفتەوە چەو کە لە ئی دەورانە یا ئی وەتایوەت لە سەدەی سنزە جەمەشت یا جوڵانەوەکە فرە قولتر بیە ڕێکخراوە کار ڕێکخراوەی فرە کریاوەس و ئی بەنگەلە هین تاریخەلێکی کە بینیان فرەس ویشیاوەس یانێ بڕێک لیانە لەسەر خۆی ڕێکخستن یەکان پیاکردنە بڕێکیان لەسەر ئەوەی کە شاو بیننوە کەسێک و مەقام شاهی دەستنیشان بکەن شیا و مەقام شاهی بوت لە بەنگەلێکیانە لەسەر ڕێکخستن شوورای وەزیرانە هەڵا دەسکاری نەکریاوت 7 نەفەر لە 7 وەزیر لە بەرنامەیە پێست کە دەستنیشان بکرێت و بەشێک لێیانە لەسەر دەستنیشانکردن جەم چلتەنەکە ئی جەم چلتەنە لە دەورەی لە سەدە 7 و 8مە ئۆرگان یان نەهاد قانون گوزاری بی کە ڕیاسەتە یا سەرجەمنشینی و پادشا بی هەوەی خاترەکە خوارە جەم و پادشا و ناو وەسڵا تۆسیفێکەنە خوارە جەم کە ئی چلە پرش نور ئەو خوارە بوتە ڕووی وە کۆمەلگا کە جێیەکی تاریک نەمینێتەوە و گشت بکەفتە ژێر ڕوشنایی دادمەنی لە کۆمەلگا یەسەکە ئی چلتەنەیە هینێکردنە هەوڕنەکردنەسێ واستەڵا هەڵقەی چل دەوریشە سەیبراکەوە باسەکە تەمام گۆڕانە هەر هەوجەیە کە لە ئیوی دووە لە ئاخرە لە خزمەتان ئەرزەکردمە شتێک ئی شخصیەتێ لە ئی کەسایەتێ لە شتێک لە مەورد دەرویشی و واستەڵا ئەرفانی گەری لە و معنی ئەوەی کە وەشۆن دینداری و یا یەک زانیاری جەمکردن لە مورد دین یا خواشناسی بوتن لەو معنی واستەڵا فەلسەفی هەستی شناسیە نێرن من ئی شەش بەنەفرە و خێرایی چمە سەرێک کە بتوانی من بڕەسی من شیکاری بکەیم لەسەر هەر 6 بنەکە ئەلبەتە بەن ئاخرێ نیمێ سێ خشتە لێ نیمە ساقە باقی 10 ساڵ وەسە و ئەو هین بیشتر وەختەکە تەرخان کەیمەڕا ئەو 5 بنەکە خاڵێک تر کە لازمە هەوە جەست لە ئێرە ئشارەوە پێ بکەم ئەدەبیات شانامەیە کە ڕا ئەو حادسێل شانامە هاورد نەسنکردنە سەواتە مەتافۆر ڕا بەیانە منزوور یەسەکە لە تێ هینەکە لە چەند شوونێک ئشارەوە پێکەی من کە چی کەڵک وەرگرتنە سندە ئەو ڕواایەتێ لە ڕەزم ناموەلە ئیسا بەن یەک هەواسکردنی من و هەواسکردنی وشمێکە کوردیەکەی بوتن وا لە هینەکانە لە ناو ئەو واسڵا دەفتەریە لە ناو نووسراوە لە
و عباس کرندی ناوەکەی هەورنەسوە ئی بەنگەلیچە من لە نووسراوە جوورە جوور جەمیان کردنەسوە لە چەند شوونێک مقایسەیان کردمە وەلی خۆ بەنەکان هەم وەسەر ئەوە شەلپەتن ناتەمامن دەسکاری بینەس و بازێکیشە نییە دیارەکە منزورەکە نقصانە من لەو شوونە لە یەک دو شوونە ئەشارەوە بکەم یاران شاهێ بی یە سەربەن بەنە ئەوە لەسەکە لە خزمەتان ئەرزەکەم یاران شاهێ بی یاوام و جاگەێ شارە شاهێ بی خۆ لەسەر باسەکەی لەسەر ئەوەی کە چوتە باسڵات لە فکر خۆی لە زێن خۆیە شارێک تەوسیف کردن یا لە ئی بەنە لە ڕاستی واقعیەتە کە واقعیەت ڕۆژانەکە شارێکە کە شایەک دێرێتن و ئی واسڵا سەردەم خۆیە وەکو جاگەێ کەساوێکە کە شارێکە کە شایەک دێرێتن هوشم نە جامەێ خەڵقڵاهی بی کە ئی واسڵا خۆی لە نەزەر فکری خێتە جامەێ ئەو ئینسانیە لە بەرڕەسی کردن کە لە ژێر دەسەڵات لە ئی شارە زندگیکەن ژیانکەن متای ئینیم خشتە وەداخۆ هینێ کردنەس دەسکاری بیست و لە پەیامەکەی نقصان کردن پەیامەکەی ناگیریەتن و ئاسانی من ئاینەێ عەین ئەورم سائێ بی یە لێرە نەبایەتەکانی وەرچەوەی سای بوتن بایەتەکانی هەور گردووتە یعنی وەرچەوەی کە لێ ئی شارە کە چوتە ناوەی مەردەم کە واسڵا خەڵقڵا یا مەخلوقە لخوا ناسیەت کە ئی شارە لە ئی موقعەکە ئی شارە هینکردن وەرچەوەی ساف نییە واسڵا هەور دێرێتە و ئیسە لە خشت دواترە ئی هەورە لا دەرێت دەنەتیجە سائێبی وەرچەوەی سای نووی کە سایوەی معنیە کە ئاسمان بێ هەورێک بیوتن شماڵێ ئاما ئەورم کەرد تاڵان پس تین داشته وەرچەوەی تەم داشته یعنی دنیای دۆرخۆی وە ڕۆشنی یا وە زەڵاڵی نەیە یا هەورگەلی واسڵات تەوەهم هەورگەلی خامی خامفکری یانە داشتەی لە زێنێکن ئەو واقعیەتێ ئەو ڕاستیە سەردەمە نەتوانستە ببینێت لەو شارە شەماڵێک ئەما و ئی شەماڵە شەماڵە داناییە کە ئەورم کەرد تاڵان ئەو هەورگەل وەرچۆمە بینشمە و ئەستەلا دیدەداریمەچە تاڵان کردن شاێم کەرد و رەنجە بەردەی چەند ساڵان یعنی کە شاێم کرد هەورەکان لاچیچە رەنج ئەو ساڵگەری کە بریاوەسن هەڵا یا هینێک نییە نقصان مانگە خشتێکتر باە بوت کە کەسێک ئی کارە ئی شماڵە لەلایەن جەمێک و لەلایەن کەسێک و هەوردوت ئی هەورگەلیە چە کردوتن لە وەرچۆی تاڵان کردوتن کە شایە کردووەچە و رەنجە بەردەی چەند ساڵان رەنجی کە ئی کەسە یا ئی جەمە لە تێ ساڵگەلێک بردوونە یعنی حاصل زەحمەتیان خەرمانی یاریان شای بیوتووە پێ بعد یە تەوسیفێک ترە ئەو ئافتاو گەرم بەرفم بردەوە گرەیە مەکرێ کارە دنیام کردەوە خۆ ئەو جۆر ئافتاو لەورەکەتێ وا لێرەکەتێ ئافتاو چەکردە وەفرەکەی بردێسوە ئی وەفرەکەی بردێسوە گرەیە مەکرێ کارە دنیام کردەوە ئەو گرەیە کە لە ئی واسڵا فەن نادات پەروەری ئی دنیا چوو چەرخی واسڵا ڕازە چەرخش ئی دنیا مەکرێ کار ئی دنیا چە کردەوە کە ئەو گریە واز کرد کە ڕائی دنیا وەی جوورە چەرخێتن هاتن دنیا ها دەست کەسکەلێکە
زاڵمن ناباون کە لە هینگە لە خشتگەلێکتر شارەوە پێ کردگەست و کەسایەتی لەو سەردەمیشە شارەوە پێکردن پس ئیش هنا لە ئی شارە کە ئی خەڵقڵا چە بیەسن کە شایک دیرن تا نەتیجە ئی لە ئی سەردەمە تەکشاهیە چەکێتن تەحوڵێک لە زندگی تتە ئاراوەکە هەور دیدەداری هەور وەرچەوەی هین کێتن لە وەرچەوەی نامینیەتن و دنیای واقعیتر دوێنێتن و یا یەک تەشبیکێتە خواری کە وەفرەکانی چوتەوە زەویەکە هین کشت ڕاسەوز بیەنە وهارە واسڵا بێ کۆست بوتن بتوانێتن وهار بایەتن گرەی مەکرێ کارە دنیام کردەوە کە یەکە هینا تەحوڵە یا ئی کەسە یا ئی جەمە چەکرد گرەی ئی چونیەتی دنیاداری ئەو پرسیارگەلێ جواو داوە کە دنیا ڕاوەی جورەسە جملەی مێردان یە مێردانم نیسانە کە مێردان قەڵەتە یە جملەی مێردان نەکایەناتش یە دوارە چوتۆ ئەو خشتە وەداخۆ پەس پیش کەفتی خشتە باەتەکانی لە بانتر بوتن جملەی مێردان نەکایەناتش جاڕوو دام دوکان ڕووی چە سەربساتش خۆ یە هین کێتن لێرە چوتۆ ناو نرخێککە ئی شارە جملەی مێردانی ئایەموێل ئی شارە کە لە کاینات ئی هینە واسڵان نظامە ژیان جاڕوو دام دوکان ڕووی سەربسادش خۆ چەکەم تەجزیە و تەحلیل کردم یا واکاوی کردم و قەوڵ ئینەکە فارسەکە چەک ئی بساتێ چە هاتی یا چە دیرن چوو ئی نظامە چەقی چوو کۆمەڵگاداریکەن ئیسا ساکن نیشتەنان پێویم موژدێ مزگانی خواجام یاوا پێم ئی هینە واسڵای وەزیەتە تێڕوانین یا تەجزیە و تەحلیل دنیای دەوروبەرەوە پیاکردن پرسیارەکانێ کارێکە کە ئێستا بزانێتن دنیا چ خۆرە ئێستا ساکن نیشتەنان پێی ویم ئێستا دی زانم ئارا کە دنیا چ خۆرە و جواوەکان خۆی گردی است و موژدەی مزگانی خواجام یاوا پێم خۆ ئیسە مزگا ئیسە چوتە سەر ئی خواجە یا ئوستادێکە ئەو بیەسە وایە کە هەور وەرچەوی لا بچوتن یا یەک گەرمای خوارێکە وەفرەکانە تەوە هەموو نازانی نەدانی تاوان وتوە ئێستا کە چە بوتن مژدە و مزگانی کە خواجە چە یاوا پێم کە زانم خواجە یا ئوستاد هامە وەل ئوستادە ئەلبەتە یانە ئەوە زیکردم تەمانیەکە لی چوارچووە خۆنجێتن هەواس نەمەنزل کارخانەی قەدیم بەعزێ کە شاید کوردیەکەی بەعزی کە نەسەهین فارسی یا عەرەبی بعضی بێشەرتان و ڕەفیق نەدیم کە ئی شارە هەمدواری خشتە باید تەرتیبەکەی شیویاوە کە ئی بعضی بێشەرتان و ڕەفیق نیم کە ئی شارە کە تاوتوی کردم تماشای کردم کەسکەرێک بێشەرت یانە قانونمەندیک کەسکەرێک کە سەرن لە قانونمەندی نەوتووە و هین و ڕەفیق یە باێری یار بیاتە ڕەفیق کەمێک هینتر معنی کە عامتر دەری وەلی ڕەفیق معنەیەکی خاستر لە ئەدەبیات دەفتەریە دەرێتن کە کەسێکی شیاوی یار بوتن کە بتوان یاری وەلیە بکەیتن لە ئی شارە نەیموە خۆ ئێستا هەواس نەمەنزلە کارخانەی قەدیم لە ئی منزلە لە ئی وەتەنە لە ناو ئی کۆمەلگای کە
کارخانەکەی قەدیمە تاریخی قەدیمە تا هینە ریشەی تاریخی دیرێتن چە بوتن قەرارگردێسن کە لە ئەو شارە چە کەسێک پیان نەکردێس کە بتوانێت چە بوتن وە شەرت وە بتوانێتن بوتە یار کەسێک کێسە شەرت لێرە معنی قانونمەندی لە ئەدەبیات دەفتەرە و ئاینمەندی دێتن کە شەرت وە شوون کە هەر شوونێک شەرت یا شرایەت قانونمەندی خۆی ئەخلاقی خۆی داشتوت ئەیە هەفت خشتبی کە ئیجورە بیارەوجێ لە خزمەتان ئەرز کردم وەداخۆ دەسکاری کریاوەسن و بڕێ وشەکانە وەز کریاوە بڕێک خشتەکان پەس و پیش خریاوەسەوە لە لێیان نقۆم بێسن کە مانیەکە گۆنگ نیشت خشت بەنە دوێم هەواس وەناو هەسارەی یەکڕەنگ کە ستارە نووسیاس وە لەخۆ هەسارە کوردی ترە من بە بڕێک وشەکان وە کوردیەکە نووسامەسە کە معنیەکە بیشتر وازەتر وە بوو ڕوشنتر وە بوو زەڵالتر وە بوو پەیام خشتەکە و بەنەکە لە کولە و من ئەو خشتێل کە جەماوەری کردن هەبوو ئەدەبیات واسەڵا فارسی نووسیوە یا نازانم وە کوردی گوران وە پێویستن هەروە جورە هینێکم ئی بەنێلەکە کەسە لە خزماتان خۆنمێ ڕاخاتر ئەوەی کە دیوار کەسێکە تماشای ویدیۆکان بتوانن وەڕات خشتەکانیش بخۆنن کە من چی خوانمێ و هین هەوەشی و نووسان سوورانی هەڵەوە گەردان بەس هەواسکردنیە بەنێکترە کە من وە بەن دوێم شمارە گوزاری کردمە هەسارەی یەکڕەنگ هانە شانم ئەلبەتە یە شارم نووساوە کە هانە شارم کەمێک معنیەکەی گۆنگ نیشە شانم باید بود وەکو مەسئولیەت هانە شانم شەوقە هەسارەی یەکڕەنگ خۆ هەسارەی بەس لێرە یا یەک مۆزوعی بەنێ هەسارەی یەکڕەنگە و ئێستا تاریفکێکی منزوری چەس لە هەسارەی یەکڕەنگە کە هانە شانم ها مەسئولیەت دێرم چە شەوق هەسارەی یەکڕەنگ کە واسڕا و ئەرادەی خۆم وە چە بکەم لە پێی هەسارەی یەکڕەنگ یا بوومە کەسێکی چە بوت کە سوبات ئەرادەیی داشتوتن ئەو قەرە قاونە بیوت کە بتوانێتن ڕەنگ ئەوەز نەکەێتن و یەکڕەنگ بوتن منیش ڕێگوزەر و بێداوە و جەنگ کە یە ڕێگوزەر واسڕا چاک بێداوە و جەنگ یاوام ئەو هزور وێنێ لاڵە لەنگ ئێ لێرە هەم دووارە چەکێتن وەداخوا خشتێکتر باە یا خشتێکتر باە وەجلی هاتووتن کە بیشتن ئەڕاکوورە چوتن ئێستا وش لێرە منیش یعنی منیش کە یەک شتێک وەجلیە بیێسن کە لێرە منیشە ڕای بردێسە کار کەسێکتر ئی ڕێچی نەسن کیەیچ ئی ڕێچی وت منیش ڕێگوزەر و بێداوە و جەنگ کە کەسێکە کە داوە و جەنگ ناکێتن متای بەرنامە و ئەهدافێک هادەوەرە ڕێک گرسەوە یاوام ئەو هزور وێنەی لاڵ لەنگ یعنی چیمە هزور ئەوڵا شەخص بوو دیا جەم کە هینا تشتێکە ڕەوەتن نەیاشتم لەو موقعەیە کە جور لاڵ و هین هەڵا لاڵ و لەنگ وەگەریەکە فرە هین ناکرێتن هەڵا لەنگەکەی چە یەکە خۆی لەسەر پای خۆی منزوری ئەوە بووتە کە استقلال فکری نەیاشتوتن وەلا تشتێکە ڕاوەتن و ڕا تەرێک بۆ پێی نەویست لە هیچ سەردەمە هەر وەخت مەشنەوەم من وە گوش ئەو دەنگ هەڵاخە هەروجێ لە خزمەتانت کردم خشتێکتر لە ئیک بەنا نەقم بینەسن چون ئەو دەنگێکە وەشم دەنگێکە چوو بێسەر ڕەهگوزەر واسڵا ڕێگوزەرە دەنگێکە ژنەفتێسێ هەر وەخت مەشنەوەم من وە گوش ئەو دەنگێکە کە ژنەفتێسێ بێسەر ڕێگوزەرێ دانە مەوینم شەو نەچای ئەرژەنگ کە ئەو دەنگە ئێوە من نیشان دێتن کە ئەو دانە دەریچە منزور کەسێکە خاون گەوهەرن کە یا نمونەن لە چەکەن لە چای ئەرژەنگ گیر خوارد نەسن چای ئەرژەنگیش ئەدەبیات وەستەڵا شانامەیە
کە ئەرژەنگ لە دوو معنی چێسەکاریەکی کە ناو چایەکە کە ئەفراسیا و بیژەن لە ناوی هین کردە بەن کردی یا ئەسیر کردیە و هینێ کردیە و لە معنەیەکترە کە دواتر لە دووجی چێسەکار کە وە دوو معنی چێسەکار لە معنەیەکتر ناو دێوێکە کە بێسە ساڵار یا حاکمە مازەندەران جەنگ وەکرد کەی خەسرەوە کرد فەردەوسی لە شێرێکە ئی ئەرژەنگ و معنی چا هاوردێسوە کە بە پیلاونە گەردەنکەش ئان سەنگ را کە پوشەت سەرە چاهێ ئەرژەنگ را کە هین دەرێتن کی سەنگەکان خەنەشۆن فیلگل گەورە کە کیشێتە کە بتوانێتن سەرە ئەو چایکە کە بیژەن لە ناوێ بەنیکردنەسن هین بکەن بپوشن پس لێرە وەزیەت دەوران تەشبیکێتە ئەو چای بیژەنە ئەو چای ئەرژەنگە کە لە ناوی بەنن ئیدانەوە لە ئی شخصیەتە لە ئی کەسێ دوکاندارگەل یا تاجرگەل گۆهرە هەر وەخت مەشنەوە من وە گوش ئەو دەنگ دانەموینم شەونە چای ئەرژەنگی بیکەتن کە شەو لێرە مانێ لە تەسەورات و لە فکر خۆیە کە هانە ئیدانە کە خاوەنی ئیدەنگە جووریە مینێتن کە لە ناو چاو بەنێ کردوون یا زندانی کردون یا ئەسیری کردوون ئەرژەنگ کیشکچی من چانشینم خەڵاسیم و دەست ڕووسەم مەوینم خۆ لێرە ئەرژەنگ کیشکچیە خۆی ئەو دانە تەشبیکە کە لە زندان لە تای چاکە بەنی بیوت پاڵەوانی کە بتوێت ڕەملەت خۆی مبارزەین بکەن ڕا دادپەری و ڕا مردمەکە خۆ ڕا حەق مردمەکە خۆ چە بکەیت دڵاوەری بکەیت هەماسە بکەیت پاڵەوانی بکەیت جەنگ بکەیتن واسڕە لێرە تەشبیکە کە ئەرژەنگ ئەو دیویکە کە هاتێسی جەنگ واسڕە کەی خەسرە لە مازەندران لە ئەو ڕواەتی شانامەیە چاکێتن کە خۆی وەهین زانێتن وە کیشکچی خۆی کەسکە لە ناو ئەو چا ئێهانە و چاکەوە ئەو کیشکچیە و نگەڵان چاکەس خلاصیم و دەست ڕووسەم مەوینم کە تەنیا ڕووسەم توانێتە من خلاص بکەیتن یانی چە یارەکان یەکان خلاص بکەن بتوانن مردم دەست بێنە دەستیەکەوە بکەفنە واسڵە حمایەت بکەن لێ پاڵەوانی سەردەم خۆیانە کە بتوانن خلاص بن و ئێ بیشتر لێرە کە هین ئەفراسیاوە ئەو هین لەو ڕواەتێل شانامەی استفادەکەن و ئەحتمال فرەیە بووتە کە بتوانن دەسەڵاتداری قاجارگەل کە تورکن هین بکەن تەشبیه بکەنە ئەو ژیر دەستەی تورک کە تورکە دێرن ئەو زوڵم و زور و ناحەقی هانە سەر حاکمیەتە مەگەر هەم ڕووسەم بەراوڕووم نەبەن بەرشم بەرشیم هاوردەسە کە جەمە ناوتن کە لێرە لە فەرد لە خۆی قسەکە بەرشم نەتەلەسمە تورکانە پرفەن ئێستا کە هەروجە لە خزمەتان ئەرزکەم تورکانە پرفەن کە فرە تورکان هاوردنەسو لە ئی سەردەمگەلە لە بیشتر لە شارەکانە لە شێرەکانیان لە ئی هین یاری ئی سەردەم نەوروز و تەیمور و هەواس کرنی و کیبی کەمە بیامەیە کە ویدیو وەرن چینە سەری و کەریم کە ئەم دوارە لە ویدیویەکترە چینە سەر یانە ئی شخصیەتێ لە لێرە وە نەوئێک توان خۆیان خلاص بکەن لەژێر حاکمیەت تورکەل کە هەر بیشتر منزور قاجارە مەگەر هەر ڕووسەم بەراوڕووم نەبەن کە لە ئەو چا لەو بەنە ئازادێ بکەیت کە ڕووسەم فەقەت توانێتن ئازادێ بکەیت بەرشم کە ئازاد بم خلاص بم لە چە نەتەلەسمە تورکانە پەرفەم لە ئی تەلەسم لە ئی واستەلا حاکمیەت واستەلا پڕمەکریانە وەهیلە حکوومەتکردن کە لەو سەردەمە فرێج لە ڕێ دین و لە ڕێ نازان خوڕافات هینوە
خرافەتی باوەڕی وە مردم خستوینە ناو تەلەسما لە مردم ومن مردم حاکمیت کرد ئەسە لە تەلەسمە تورکانە فەن فقط توانێت چەکە ڕووسەمەکان ئازادەن کە کومەلگاکە ئازاد شاێم کەیتن وە دیێن یاوەران یەڵ تار نۆم لیشان داخڵ بووم وە گەل ئێستا لێرە ئەم دوارە چوتن کە لە بەن لە تەنیایی دەری بکەیتن شایە کەیتن چە وە دیێن یاوەران یەڵ وە ئەو پاڵەوانیە یەل ئەو چەم وشەیەکی شاهنامەییە کە ئەو پاڵەوانیە لە یەلە ئەو یاوەران یەلە ئەو یاوەرانی یاڕگەلی کە یاوەران بیست لێری یار منزۆرش احتمالاً کومەکار بوو کەسکەلێک کە دێنێت توان ئازادی بکەن بیشتر بوو توانە یار بیشتر معنێکی خاستر دێنێت شایم کە وە دیێن یاوەران یەڵ کەوەتن تار نۆم لیشان داخڵ بووم وە گەل ئێستا کە بتوانێتن وە تەنیا نەمینێم وە داخڵ گەل بم داخڵ سازمان بم داخڵ ئەو ساختاری جەمعیە بم کە بتوانیم وە یەکوە کارگەل واسڵا ڕووسەمی بکەین هەماسی بکەین شایم کە وە دیێن یاوەران یەل تار نۆم لیشان داخڵ بووم وە گەل کە بتوانم منی لە شوێنێک وە لە ئی ساختارە جێخۆم بکەم نەلای کەیخەسرۆ ئەولادەی کەیان سەرە توفێل کەروم سەهەر نەومێدان کە لێرە تماشاکەیتن هەم دوارە تەشبیه ئەو هینە ئەو وەگەردبانە خوێنجێتن کە ئەرژەنگ وەگەرد کەیخەسرۆوە جەنگ وەگەرد پاڵەوانیل کەیخەسرۆوە کە ئێستا لە لای کەیخەسرۆ تەشبیهکەیتن ساختارەکە ئەو نظامە مەسەڵە نظامێکە کە هەلە سەردەمگەل فرە دێرین هاوردنسە کە ئەنجومەن یا شۆرایی هینکەن کومەلگا بووریەتە وە رازیمەنی مەسەڵە گرێبەس کومەڵایەتی دروست بکەن وە رازیمەنی گشت لایک نەلای کەیخەسرۆ ئەولادەی کەیان کە تەشبیهکەتن کە لەلای کەیخەسرۆ لە کەیانیە لە نەسڵێل کەیانە چە بکەتن سەرە توفێل کەروم سەهەر نۆ مێدان لە مێدانی چە لە مێدانە یاوەرانی یەڵ لە مێدانێکە کە خەریکی پالەوانی و هەوڵدان ئازاد بین یا خلاص بین لە بەن حاکمیت ڕۆزگار چە بکەیتن سەرە توفێل منزوور لێرە توفێل بیشتر معنەیەکی میوان نەخوازیار یا هاوڕێی میوانێک کە داوەت بیە متا ئی میوانە ئی کەسە ئی توفێلە داوەت نەویە وەگەردە و میوان داوەتە وەسەڵا چوتە ڕا ماڵێکا چوتە ڕا میمانێکاتن شوێنێکە داوەت بێسن وەلی خۆ توانێت دێمانێتە لێرە سەرە توفێل سەری کەس بتوانێتن تابەی وەسەڵا ئەو ئاینمەندی جەمە بوتن و بتوانێتن لە شوێنێک وەچە بکە تابەی ئەو بەرنامەی هاوبەشە بوتن و بتوانێتن سەهەر لێی مێدانە ڕوش بکەیتەوە دی شەو لە ئەو چان نەمینێتن کە بتوانێتن ڕووسەم ئازادیکە بایەتن لەناو گەل بتوانێتن ڕوش بارێتن ئازاد بکەن ڕۆژ دێریشە بیشتر هینە تەوسیفێکە ئازاد بین وەسڵات لە بین بردن تاریکی تەمامکردن تاریکی سەر توفێل کەروم سەهەر کە چە بکەیت لە نەو مێدانە یاوەرگە لە یەڵە هەواس خشت هەشتێ هەواس هەم وە حکم حەسارێ یەک ڕەنگ جفتەش ئەنجومەن نەڕووی نەخش سەنگ خۆ لێریچە هەم هەواس چە وە حکم ئەو هەسارەی وەسڵا یەک ڕەنگە ئەوەی کە هەسارەی یەک ڕەنگ هەسارێک لە ناو هەسارەکان بتوان ئاسمان کومەڵایەتی هین بکەن ڕوشن بکەن هەدایەت بکەن ئێستا کە جفتەش ئەنجومەن نەڕووی نەخش سەنگ خۆ نەخش سەنگ ئێحتماڵەن منزۆری هەر ئەو نەخش ڕووسەم و نەخشگەرێکە لە قەدیم لە پادشاوێ مەنگەسۆ
کیەیچ تەنیا شوونێک هەست ئەنجومەن لێرە معنەی جەمە لە ئەدەبیاتە شانەمەی ئەنجومەن هەر ئەوجی جەمە گرێت و اینکە شاکان وەگەر ئەنجومەنە مەشورەتکەن و مەسئولیەت واستەڵا ئێساس مەسئولیەت لە وەرانوەر ئەنجومەن کەن و بعد خورشیدە ئەنجومەنە واستەڵا هەسا و کریەتن کە لە ئەدەبیات دەفتەریە شا خوارە جەمە یانە ڕاستنێتن کە لێرە کە منزورێ وەسە کە بتوانێتن ناوگەل لێرە منزورێکە ئەو ئەنجومەنە ئەو شوورای مدیریت کۆمەڵگاسە کە بتوانێتن لەورە چە بکەیتن نەخشە خۆیان بازی بکەن یا یەکیش نەخش نەڕووی نەخشە سەنگ توانێت ئەوەی شەبوتە کە یەی تەقیر نەکە جوور نەخشی کەندەکاری قەیس کوچک هەروە ئەو هین خۆیە بمینێتن بۆ یەڕەنی خۆیە کە یەڕەنیش منزورە وەفاداری وە جەم وەفاداری وە تەعهدات وەفاداری وە بەرنامە و باسڵا ئامانجێل ئەو جمشتەسە ئەو گەلەس یەک هەشت قشتبی کە لە خزمەتان ئەرزێ کردم ئەو هینیچە هەم دوارە هینێک من لە یادم چی شارەوە پێ بکەم لەسەر ئەوەی کە ئەرژەنگ ناو یەکی لە دیوەلێک بی کرد لە هێنبی بیا سالارە سالار جەنگبی وەگەر کەی خەسرۆوە سپای کەی خەسرۆوە جەنگ کرد ئەوەسە کە فەردوسی لە شێرێکترە هەوردێستەوە سپۆرت ئانچی بوات ئەس کران تاو کران بە ئەرژەنگە ساولاورە مازەندران ئێستا هینێک کردێسن لە ئێرە فەردوسی ڕۆشنی وە کردویە کە ئەرژەمانی چ ئەلبەتە من لە فەردوسی هین کەم کەڵک وەرگرم وەی هوکارەسە ئەوەی دەلیلەسە کە دەستڕەسی وە ڕەزمنامەوەی کوردی نێرم وەداخۆ گشتە ئەن هەسار گراسن داوایش کردم کە لە ئەزیزێری کە هینیەلێک دێرن باسڕە ڕەزمنامەوەی کوردی دێرن جوور وە فەرمات پێدف یا وۆرد بەنێرەوە لە خۆ کەسێک حازر نییە هاوکاری بکە کە بتوانێ من بە شێرێکین بکەین بە شێرێکی کە کەمتر دەست خواردە بخەین باری مێژە ڕۆشنایی پێمەکانیان دەرباری من ئێستا کە وەی دەلیلەکە من لە هین بیشتر کاک وەرگرم چی منوە سەرە بەنسێ کە دڵە سەرە پەیمان هینەکە سەربەنەکەیە ساف کردی من ساڕژ زامە سەرە پەیمان خۆ لێرە هین کردن کە زامگەلێکە دەڕێ پەیمان بەسان یا یەکگردن هەست چجور ساڕژ کردنەسن یا چجور ساڕژ بیەسن کەماندار تیرێ نەجەرگمدان یا لە جەرگ مندان یا لە جەرگ وە کوردی تەلەفوز کوردێکە دروسترە کەماندارێک تیری نەجەرگ مندان یاوام نەپای تووقە مەعرکەی مێردان خۆ لێرە ڕۆشن وەکەیتن کە لە بان ڕۆشن نەوەی وەلی لێرە چەکەن کەماندارێک تیرێک داسەرە خۆ کەماندار لێرە معمولەن لە ئەدەبیات دەفتەریە یاریە نەواسڕا ئەو جەلیاتێکە کە هەفتوانەیە لە زافەوە پێکردنە کەماندار کەسێکە کە بێسە خاوەن دیدگای خۆی و هین دەرێتن کەمانە ئەستەدڵاڵی دەرێت لە جەهانبینیەکی منسەجم و منەزەم لە مەورەت دنیا کە بتوانێتن تیر ئەستدڵال بکەتن لە حزور جەم یا لە ڕا کەسێکتر کە جوور مەسەڵەن تیری کەساوێکەتن کە بتوانێتن سیایی نەزانینە قاژ بکەیتن واسڕا و لە بەنگەلێک هاوردێسوی کە هینێ بکرد واسڕا تینوێ بخێتن کە بتوانێتن بچوتۆ سەر ئەو بچوتۆ ڕەبان ئەو کانیکە کە ئەو تیرێ لەدیوە ئەو واسڕا نەخچیروانە ئەو تیرە لە کەمان خارج کردووە کە بتوانێت بچوو دۆرە ئاوە لێ بخۆێتن یا تەوسیفێکە ڕابطەی بینە
پیر و تاڵو یا ئوستاد و شاگرد یا ئوستا و شاگرد یا ئوستا و تاڵو درستتر تاڵو معنی شاگرد کە کردنەسە واستەڕە کەسێک سەرسوپدەیە سێی بوو کە مانیەکان ئەوەس کرد کەماندار تیری نەجەری مندان یاوام لە پای تووق مارەکەی مێردان خۆی چەکردێ ئاگایی کرد لە کەماندار لەو پیشگام ئەو مۆباحث ئەو جوڵانەوەی یا جمشت ئەو دەورانە تاثیری کرد لە سەریە کردگە چەکردێسن ملحق بیەسن یاوام لە پای تووق مارەکەی مێردان چیمە پای پەرچەم تووق لێرە معنی هەڵام پەرچەم وە قۆڕینەکە دەرەفش دێتن کە هەرەوجرێکە هێنە کاوێ ئاسەنگەر واسەڵام مردم لە پشت دەرەفشەکەی خۆی ئەو چەرم ئاسەنگەریە کردە پەرچەم و مردم کەفتنە پێش سەرێ کە هیچ دێرە بچە معرکەی مەیدان یا مۆبارزە معرکەی مێردان کە مۆبارزە وەگەردە مێردانە پەرچەم چیمە پاچە پەرچەمە مۆبارزە مێردان مۆبارزەی کە کەسێکە وەجر ئەو لە مێدانە بین یاوام لە پای تووقە معرکە ئێرەکان تەلەفزەکە درست وە لە تووق وەمانێ پەرچەم یا ئەڵەم یا دەرەفشە یا نیشانە مەسەڵ نیشانەی ئەتاعەت جەمی یاوام لە پای تووق معرکەی مێردان معرکە مێدانە مۆبارزەی مێردان ئاڵا لە کوردی چە مەسەڵ تاتول لەفزی من نازم لە ئەدەبیات چەنێک ڕیشە داشتوتن یا ڕیشە وشەکە چەند بوو مەسەڵ چیمە تووخ جوانیە لە ویشنە تووق یا تووخ جوانی لەو حاڵەتی لە ئەو وەسڵە شرایەت وەسڵە جسمی و ڕوحی و کیشیشێل وەسڵە دەرونی دەوران جوانیە مەسەڵ یا چیمە تووخ فلانە یا ئێستا لە هینیچە لە لێ استفادەکەن وەلی لێرە بیشترمانێ تووقمانێ پەرچەم دێت مانێ ئەڵەم دێت دەرەفش دێت خشت سەوا بیم نە سەمتە دەریای ئاو خاک مەست بیم نە مەساف چەرخەچیە چالاک خۆ سەوا بیم نە سەمتە دەریای ئاو خاک هەڵا نازانم دەقیق منزوری جوقرافیایی بود یا هەرچی بود کە یا یەکە منزوری لە نەزەرە کومەڵایەتی بوتن کە ئەو پێوەست پێسە ئەو مێردانێکە کە ئەو خاک خۆیان دێرن ئەڕا ئەو خاک خۆیان هەوڵدەن سەوا بیم نە سەمت دەریای ئەو خاک کە من هین بیم ئەو خاککە خۆم چە بیم جیاوە بیم وەرە و سەمتە دەریای ئەو خاک دەریای فکری کە مربوط بوو و ئەو خاک مەست بیم نە مەساف چەرخەچیە چالاک چەرخەچی شەرە و معنی واسڵا کەسێکە دێری و هەموو لایە هەوڵ دێتن کە بیشتە سفەتێکە ڕاداول و زمانی چیە کار وەچی نێروەل ئەو سەردەمە چالاکە لەو سەردەمە داناوە لەو سەردەمە وەکو سپاس سالار وەکو کەسێکی وەمل منتەقە ومل جغرافیا منتەقە ڕێوبانەکانە هین بی ئاشنابی شارەزابی چی کەسگەلێکا یەک کەسگەلێک هەنارد کە ئەو کەسێک کە مایل بین و جمشت و سەردەمە پێوەست بن بارێتیان وەگەردە لەو سەردەمە پیر مرسی یا پیر موسا هین بی مەسئولە ناسین قسە و باسکردن وەگەردە و شخصی لەوە ناسینیان بەراوردکردنیان ئێرەکانی وە ئەڕا یاربیین توانێت ئەم ئەتمادە پێیان پێیانەوە هەوەی دەلیلە پێرمیسی لەو سەردەم ئەوڵەوە یارشناس ناوڵێ وەزیر یارشناس یا یاری یارشناس لە کڵامەکان ناوەلێ بە ئێستا منیش سەوابیم نە سەمتە دەریای ئاو خاک
مەس بیم لە مەسافە چەرخەچی چالاکدا و کەس کە ئەو تیرە و کەماندارە لێرە بە چەرخەچی ناوەێ بێ کە مەس بیم لە مەسافێت لە وەگەرد هەڵسبنیش وەگەردێ قسەکردن وەگەردەیە ڕابطە وەگەردێ چە بیم مەس بیم کە پاڕاو بیم و بیشتر لە دنیا دوێنین لە باسرا بەرنامە و ئەفکارە ڕێ هەڵێ چەبی بیشتر و بیشتر لە وجودم جێ کرد منیش نەو کەسە ڕخسەت کردم میل مەجنونە عشق هانە کویە دوجێل خۆ منیش لە ئەو کەسە نەو کەسە لە ئەو چەرخەچیە یا لەو کەماندارە چەکردم ئرادە پیا کردم میل پیا کردم و ئی مێدانە منیش نەو کەسە ڕخسەت کردم میل کە وەسرا ئیجازە یا هاتمە مەیدان میلم و مەیدان هاتن پیا کردم لە ئەو کەسوە مەجنون عشق هانە کوی دوجێل خۆ کەسی کە ماسرا دوجێل وانوان دەیشت بیاوان ئازام ئاوای لە ڕواایەتەکانە وەجوورگەلێک جوورای جوور هینێکردنەسن بەیانێکردن یاوەتنەسێ کە شوونێکە کە لێلی و مەجنونیش واسرا سفەت یەکی لە شازادەوێت واسرا عەرەب ناوە لێبن کە قەیس ناوە کە یەسەکە لە ئەورەوە یەک ڕەسن کە یە لێرە تەشبیهکردن کە کەسی کە بتوێتن واسرا نەخش مەجنون داشتوتن واسرا مەجنون عشق بوتن چوتەڕا چە کوی دوجێل یعنی چوتەڕا منتەقەی دوجێل یا لێرە تەشبیهکردن کە هیچ عاشق ئی کووە بێسە کوو یاران کوو مارکەی مێردان و میلی ڕاستی ڕام وەست نەوەر وارد بیمنە ئەرک سێ سەرا و یەک دەر خۆ ئەم دوارە تەشبیهکردن کە لێرە کە چە بێسن و میلی ڕاستی یعنی وەڕاستی و ئرادەیەکی و پاک و خاڵص و نیەتێکی ڕاستوە و خاڵصوە دروستوە چەکن ڕام وەستنەوەر ئەو ڕێە ڕام ئەو ڕێە چەکرد گردمەوەر ڕێکە بەقی یاران ئەو لە وەریان بێس ئەو چەرخەچیە ئەو کەماندارە وارد بیمنە ئەرک سێ سەرا و یەک دەر وارد بیمە واسڵا قەڵایەک لێرە تەشبیه یا فیزیکی یا مثلا هین بوتن دقیق را من روشن نییە کە وارد بیمنە ئەرک وارد قەڵەیەک بیمە ئەرکێک بیمەسەن کە لە سێ ژوێر یا سێ سەرا داشتێت و یەک دەر هەڵا یەتوانێتن تەشبیهک بوتن هین ئەڕا واسرا ئەرک مامولەنجێک کشە هاتە و سێ سەرایش بتوانێتن هەر ئەو پیر و واسڵا دەلیل کە لە ئەو زمانە کەسێکە استراتیژیست باسراوە زوان هینەکە سیاسیەکە کە لەو زمانە داوبی و پیر پادشایش کە کەسێکە نازر بی و من نەهات پادشایە بنیامین بی کە شاید منزوری ئەوە بوتە کە سێ شخص و یە هەدەف داشتون ولی خۆ لێرە هەڵا فیزیکی بود یا بار فکری بوتن فرە ڕوشن و نوێسن و هیچە دەلیل ئێوەسەکە یانە ئی بانیە دەوەتا خۆ دەسکاریان کردنس کە بتوانێتن لە ڕا مەبەستی لە ڕا نیەتێرێکتر وە کار بە تا یەکە بتوانن پەیام خۆیان بڕستن دیم جەمێ هەڵا لێرە لی خشتە مەسەن ئیژوو دەرکەفێ کە منزوری لە ئی ئەرکە لە ئی قەڵا لە ئی هینا قەڵای سێسەرا فیزیکی بوتن چون دیم جەمێ نو جام نیشتن و ئەرکان یەک بافتە و یەک شەوق یەک ڕەنگ و یەک تان خۆیە وارد جەمێک بێس ئەو واردە سازمانی بێ ساختارێک بێسن لە ئی سەرا شاید منزوریشە هەرەوە بوتە کە چەکە دێسن دیم جامێک کە سەرپەرستی لەو زمانی چه شاید ئەرکێک بێسن کە شاو سێ وەزیر هەرمە تاین بیوە دیاری کراوت یانە منزورەکان توانی لێ چوارچیوە بگونجتن دیم جەمی
ئەو جام نیشتن و ئەرکان کە جەمێک واسڵا هەیئەتێک مردمێک یارانێک کە نیشتنسن حەڵقەی واسڵا مدیریەتەکە شۆراکە تەشکیلدانەست گشتی و ئەرکان هەر کامێکە و ئەسوول و شرایەت و ئەقرار خۆیان دانیشتنسن و هین خۆیان واسڵا مطابق یە ئەسوول و ئاینمەندیە دیاریەکە لەورە جێگرتنە لەناو ئەو جەمە دیم جەمێ منزور مردمێکە شۆرایەکە نەو جام یانێ ئەدەیەک واسڵا جام لێرە منزور شۆراکەس هەڵقەی واسڵا یارانە لەورە کە نیشتن و ئەرکان کە هەر کامێ معلومە کە ئەو شوونە ڕاگردیسێ و چ تایبەتمەندیێ و طبق کام قانون و ڕاچ ئەرکەرێک و ڕاچ وەزیفۆیێک ڕاچ مەسئولیەتێک یەک بافتە و یەک شەوق یەک ڕەنگ و یەکتان هەولێرە تەشبیهکردن ئی سازماندەیە وەکە بافتەکەیان یەکێکەوە یانە مایەیەکە یانە پەیوەنداسی یەکوە یە مایەسن و شوق ئرادە و واسڵا ئەهدافیان یەکێکە میل یە ئاراستە یە جەهەت یە ئوفق دێرن یەک ڕەنگن و گشتێکە متحد و ئرادەوە و وەفاداریوە و چەکەن یەکتان کە پوو ئەو هینێکە واسڵا تەشبیک ڕایە ئەوڵ هینەکانی تانەکانی هەڵوەسن لە شوێنی پووەکان کە بتوانێتن قالیکە پێ دروستکەن یا گڵمی یا شتێک کە یە لێرە یانە یەتانن کی یانە ئیتانیە لە بتوانێت کومەلگا بووتە چەکە پووەکانیان کە بتوانێتن کومەلگا یە پارچەوە بکەن و نەزم و نەسەق بێنە کومەلگا بعد لە خشت هەفتم و خشت آخر یەک سام و یەک سوورەت یەک مقام و یەک ڕەمز یە هەم دوارە تەشبیه ئەو جەمەکەتن کە یەک سامن سامیش منزور هەیبەت و فەڕ و واستەڵا گەورەیین و یەک سوورەت یەک چێرە هەم لێری چوتە سەر ئەو یەک ڕەنگیە ئەوەی کە یە هەدەفیە یە لە یەک کومەلگا هاتوون توانێتن معنیش بێتن یەک مقام و یەک ڕەمز کە هەم دوارای لێری چوە ڕەمز منزورێ ئەو بەرنامە و ئەهدافەسە کە یەک مقام کە ئەوەڵ ئاخریار کە لێرە کە گشتان چە بوون بەرابەر بوون لە نەزەر حقوقی و لە نەزەر ئەو موقعیەتە سازمانیە کە لە هەر کەمە لە هەر شوون فقط شوونەکان فەرق بکەتن نەزەر ئەرزش کاریوە سەت واسەڵا مقامیوە هیچ بانخوارێک نیاشتوتن یە مەقام بن سەرمەست بادەی پای چلتار شەمس خۆ ئەو جەمە لێرە مەسەڵەن ئیجور معلومە وەختە لە ئێرە دەسکاری نوێت سەرمەست بادەی پای چلتار شەمس خۆ هەر ئەو چلتار یا چل شوڵە یا هینە لە بازێکتر لە ئەو ئەدەبیات دەفتەری سەدەی هەفتم هەشتمە هینێ پرشنگ یا پرش نور تەشبیهکردن لێرە تار شەمس بردێسە کارەڕای کە چلتەن لەورە چەوی هەروجۆی کە لە خزمەتان ئەستکەن نەهاوتە قانونگوزاری بی سەنگ وەزاوەر بایەتەکانی وەز بکردن ئێستا لێریچە گشتە ئی کەسکەدا گشتە یەک بافتە و یەک شەوق یەک ڕەنگ و یەکتان یەک سام و یەک سوورەت یەک مقام و یەک ڕەمز یانە چەکەن اتحاد و وەسڵا ئەنسجام و هاوبەرنامەیان و هاوفکریان و یەک خاوەنیە جەهانبینیان گشتان لە ئی مەفهومە لە ئستفادەکە ڕە تەوسیفێ سەرمەستن چە بکەن بادێ وەسڵا
پای چلتار شمس کە لێرە تەشبیه ئەو ئینەکەتن ئەو گشتان واسڵا سەرمەسن ئەو ئەهدافەکە کە بتوانێتن ئی نوێریە جوور نوێر خۆش نوێر خوارد بتوانن ڕۆشنایی بەخشە تاریکێ لە کۆمەلگا بن بەهەرحاڵ یانە گشتان مەفهومێکی قول یا پەیاموێلێکی فرەقول فکری و فەلسەفی دێرن و هیچ ڕەبتێک وە دنیای دەوروشی و جەهانبینی دەوریشین لێرن و داخۆ ئێستا کە میدوانم کە ئی ویدیۆ منە باس بوتن کە بڕێک ئەزیزگەل شەرمیان بایوە ئی هینە نەکەن ئی مەسەلە دەوریشیویانە نەوە نەکات البته باشن من اشتباهی که کردمه ای خشتا ای بنا هم ادامه داره و خشت هفته بی که لصفه دیواتره که هر من ناتیوبان سه خشتر داره که سه خدمتان ارز کنم واسه یک مقام و یک سام و یک صورت یک مقام و یک رمز او یک سام بیشتر و کاریزما فر و هین کردن که سام داشتن مثلا سنگینی زوان کردی و بیشتر هر او چطور سر او کاریزمای کوملا دانایی و کوملایتی خشت هشت یک باش اسای شلاق چی شوق سوای کردن صاف تمن روی توق خب لیره هین کردیست لیره دوارە ئەو پەرچەمە ئەو ئەهداف وەسڵایی معرکەی مێردانە یەک باش یا یە باش ئوستای یا ئوستای باش یا ئوستای خاص یا ئوستای کاری یا ئوستای توانا دانا شەلاق چی شوق یعنی چه کە و ئەرادە و تمام وجود و شوق و هین کردێ ئی جوولانەوە شلاق این کرده واسلا خسته سره خزانگسه سوای کردن صاف تمن روی توق خب یه تمی که ور ای پرچم ای معرکه ای اهدافه چه تمکه روانیست و واضح کرده که ای مبارزه را چست ای تمی نیرد است ای چه توق ای معرکه آنه سردفتر جمع یارانن او کسی که ای کار کرده ای تمر روانیست و ای خیزش و شوق و خصی سره ای جمشت و شوق و خیزانگه خصی سره او چه سردفتر جمع یارانن ای کس تاریخ سازه کسی که تاریخ سازی ای دورانه دفتر یاری منظور تاریخ دورانی که مشخصه یعنی که کتاب مقدس بودن سردفتر جمع یارانن پس تاریخ ای جمع یارانه ای باش اصا ای اصای قاول ای اصای دانا چه کرده یا هر اوی که لبان و چرخه چی و کماندر لیلی نو برده یه سردفتر سردفتر جمع یارانن که کسی بیسن که دفتر یاری ای دورانه نیسان دفتر یاری دورانه دست و کرده تاریخ سازی دورانه شروع کرده خشت نیم خشت دومی و داخوا دستال وستانا نیسا انشالله تاقی رحمت وارانن انشالله تاقی و رحمت وارانن که انشالله لیر کار انشالله ناکن یعنی که و امیت و اصلا عجابتوان کار کن بلکه یعنی خویان دیرن پالوانی کن وارد میدان بین است که چی خویان لچای و اصلا که لناوی بنن بون روسم یکان و بون روسم کوملگا و کوملگا که آزاد خشت آخری که بوده خشت ده هواسیش اوسا سایو مطلوان رخصنده اسای بحر بیشون خو یسا بیسا
سایه و مطلب سایه و خواسته دیری که هلو رو شروع که تیریک داوستلی که او کمانداره تا ایسه چسن او جمع و اصلا ای پروسه پخته بینه توصیف که هواسیش یا عباس نشاره نو هینه که اوسا یعنی دوای ای مرحله ای پروسه لی چه بیسه خواهون مطلب ایسه خواسته خوی دیریتن و گرد او جمع یک سام و یک رنگ و یک تان و اوانه که لەسەر و اشاره و پی کردیم رقصنده اصای بهره بیشون خو ایسه کسی که و گردی ای اصاوی رقصتن بازی ای و اصلا و هلپره ای اصاوی دورده چرختن چوپی کشیتن که چکن هان دریای البته ای شونه معنی درستی نه بحر مع بی پی یا بی کنار ایجور چیزی که این که تن معنی دیدن که بحری بیشتر ل ادبیات دفتری منظور او دنیای دانایی او کولایی دانایی یا او گستردگی یا ورولاوی میدان دید و دانایی را دانایی این چوتا کار کلیره به ون یا به نوعی بیشون یا بحرکه او کلمه که وزبیش شوکه و کدیه که کمی ناهمان که ولی خو لیچ وارچه و که بیسه لایتی لشون ای پروسه ای وارد بین وی سرا وی ارکا و ای ساختاره ایسا چکتن هواس خوی بیسه سایو مطلب بیسه سایو خواست و مطالباتی که بتوانه بویته ورو خو خشت چوار بتوانیم و خیرایی بشیم نستری تقریبا حدود 50 دقیقه لویدیو که چیه سن منی دو خشتیشه حیفه چون فرمانیان و قد یکن نزدیک ولی خلی نظر زمانی لقوناخل جواز وشیاز هواس که خشت چوار ایشمار گذاری منه دل سنگ سرد خشت سربنه که دل سنگ سرد بکر و بالین هفت سنگ سرد که لیره منظور هر او هفت که بتوانیتن بکیت تکیه بین هفت سنگ یه شورای وزیرانی که هفت ئڵاهێ کنه شمارەکە وەز نەکردن یا ای کلمه هفت وەز نەکردوون که هین بکنه واسلا متکای امنیت کمولاتی خویان دیره که سر بین نبان آرام بویرن تشبیه کرا آرامش و امنیت فردی کمولاتی بو هنی و شون بیشرطان مگرد بیشرطان مدن زیخا و ورد نورد خو ایسا اقرا و شون بیشرط که منظوری که به قانون او نظام به قانون او سرکردگی قانون او حاکمیت که به قانون البته به قانون سردم منظوری واسه که و شون یعنی مکفشون یعنی مو آلت دستین یا وقصه که این کلی سیاسی که جاشن بو هنی و شون بیشرطان مگرد بیشتر بیشرطان مدن زیخوا و نورد یه معنی که توانید یه بوده که ای بیشرط کرده چکن فقط زیخوا دنه خورد انسان یه که کموشونه یه معنی یه که خوی دیره یه فعالی کرو جوره که لبان نیسا لو خشتا لو بن بانینا که بیسه خواهون مطلو که ای خشتا مثلا سردم دیواتر و توته که بیوتن که خوی بیوته کسی که کماندار و خریک بوتن تیر لکسی ریکتر بی یا یک داناوه ریکتر جذب کتن بارتن او ای سرا ای جولانه و ای ساختاره ای تشکیلاتا که کم وشون هینه بکن وشون کسکری که شرط لقانونمندی سرانه و تو که فقط باعث درسر و زحمت و زیختل خواردن بودن بو هنی وشون بیشرطان مگرد بیشرطان مدن زیخوا و نورد
ناکەس تاوەسەر نەما بوو هەریف کێ مەسەن لە ئی خشتە ئەوی ڕستنە کە منزوری ساختار سیاسی دەورانەکە یانە وەشونی حاکمێل کە قانون ڕایەت ناکەن سەر خودن استبدادن مەکەفەشونە کە ناکەس تاوەسەر نەما بوو هەریف کە ناکەس نەوتە وەسڵا ڕەفیقە ڕێ تا مەقسەد تا ئاخر خار نەجاگێ گوڵ کەی کردن زەریف خار لە جی گوڵ جین تەزئین جی وەسڵا جوانی جی تەرکی ناگرێت لە نەزەر تەرکی خار ناوتە دەڕێک ئینەکە دەڕێک جی گوڵ ناگرێتەوە منزوری هەرەو کەس بێشەرتێلە یا ناکەسگەلە بعد لێرە سفێدم لە خشت چوارە نووسا سفێدم پوشان کە درست نییە چونگە هەم منزورێ ئەو ناکەسە سە لێرە سفێدش باید درست بوتن سفێدش پوشان سیا و ڕووکەش کە معمولا احتمال ایجود دێتن کە ئاخونیل دیونیتن یا باز چرمک کنور بعد یا عباس یا کنبانه که بیشتر توصیف گرا و جور کسیلی که سفیدش پوشان سیاه و روکش دور مدو دایم دال ندور لش مثل که ای جور انسان گلیک سفید پوشان هستن و یا هین سیر روکش سیچ هابانی و یعنی کسیلی کن که مینه فرصت کن که لشک لاش کورا بکفه جور دار و دور منظور واسه که لا موقعیت جورای جور استفاده بکن و لتحولاتی که پیش نفع خویان بون واسرا و شون منافع خویان و پیش بردن اهداف و برنامه خویان و شرط بستنم کمرگاه قیوان من مثل قیوان که قدبند نوسیا هستن که منظور جی قیوانه که کمر همه بسان لیره منظوره و شرط بستنم کمرگاه قیوان من ایسا چه شرط و روی آینمندی و روی قانون ایسا من کمر همه بسان بس ایسا معلومه که من شونم ها کوره و شرط و شرط معمولا لعدبیات دفتری هرچند لیان سیل و لیان افتوانه و شرط و شونو یعنی و هین یلی که وصلا مقوله که دینی بی ربط حسابی کن ولی خب شرط شون معنی قانونمندی کسی که لشونک لجیک لپوستک کار که همیشه شرط داشتوتن مشخص بکن و روی چه قانونی که و کار که و جولیت و چه اهداف چه مسئولیتی چه وظایف بیتون و حال اوده و شرط بستنم کمرگاه قیوان بدرین پرده قبار پیوان که بیریم لو قبار گلی که پیوان من اتحاد من هین کردنست کفنس بین پیوان من اتحاد من یک گردن من یک رنگی من یک سامی من که لبان چو بانم شراب فکری کیانه بیریم ای پرده گلی لابوی من ایجا هم هینا خشت لخش شش اینیم ای خشت و ترکلی دستر وسو داخوا حق نبارمان کرو رحم خیر عروس پرده ام مثل لورا جمع لینیم خشت کبوتا فرد پرده ام عاشق بو و سیر یا یک و سیر که بس و هین واسرا و تلفظ فارسی مثلا سیر که هم توانیتن سیر تلفظ بود هم سیر یعنی پر تیرو پر و سیر یعنی تماشا کردن که یه حق لیره چوره و ناکن که حق نبارمان کرو خرم خیر که خویان دیرن حول دن که خویان رحم و خویان بکن مبارز را خویان بکن عروس پرده هم عاشق بو و سیر حالا ای عروس پرده عاشق بود چه و سیر عاشق و سیر پر عاشق بودن یا یک عاشق و سیران بودن یه که معلوم نیه منظور جاله که چه بودلی خوی خشت و دلنیایی و چه هینا دیر حق نبارمان کرو حق
چاره که هیچ قدرت ماورایی هیچ قدرت مافوق بشرین یعنی انا خوان دیرن سازماندهی کن و خوان دیرن و شرط و کمر بستن کمر همت کمر اراده بکن ارا آلو گور پیکاوردن دا وضعیت خوان و نجات پیاکردن دا چای دا دست ستم کارگری و شرط بستنم کمرگای قیوان و خشت شش خدمتان ارز کنم که جعله تزویره دستالوسه خشت هفت و آخر هەواس نەی منزل بیاوان دیر گرەویە کەڵام وەنەشکردن خێر یەسە تماشاکی لێرە گرەویە کەڵام وەنەشکردن خێر لەورە قەرارە چە بوتن حەق نەبارەمان کەرو ڕەحم خێر کە لێرە کەڵام وەنەشکردن خێر یەسە کە هەواس نەی منزل لەئی سەردەمە لەئی واستەڵا مەقتعی تاریخیە لەئی وەزیەتێکە کە جور بیاوانە دێر مینیەتن هەواس نەی منزل بیاوانە دێر کە بیاوان هینە سرودەیەکیش هەست لە هینە لە سەدەی هەفتم و هەشتمە که ویشتن روی و سیل نظام هین کیا ولی روی و سیل مرسل یا سادات مرسل که هین ناولیان بن ویشی ایوه بیم تان سخته بوم تان خاره خب منظور دیری چه بیاوان منظوری اوسه که افکار و باورگل هینا او دورانه فقط وڵاتەکە کومەلگاکە کردیە چە خار کردێسە بوومێک کە فقط خارەتی سۆز بود ناخۆشی و زوڵم و ستەم و وەسەڵە سۆزەڵانی و جێ دڵخۆشی نییە جێ ئەوەیانی نییە هەواس نەی منزل بیاوانز دێر گرەویە کەڵام وەنەشکردن خێر گرەویە کەڵام یانە ئەوەیە کە لە کەڵام هادی بیە ئەوەی کە کەڵام وەتێسن ئیجەمە مەسەڵەن کە لە خوێنینەوەی تاریخ لە خوێنینەوەی دنیای دەوروبەریان لە خوێنینەوەی ڕووزگاریان چەکردنە ئی گرەوە ڕایان توای گرێ کاریان گرێ مەکر ڕووزگاریان واز بکەتن و بوتە خێرە ڕایان بوتە مایەی خلاصیان لەو وەزیەت ئێستا گرەوەی منزۆر چ شتێک کە تۆ ئەلبەتە لە هینە تەزمین لە هین مبادلات یا بدەبستانی واسڵا بان و تجارەت و چ شتێک کە تۆ چیزی نیتە گرە و مقداری پول یا چیزی قەرز کەیتن ئێستا کە وەلی خۆ لێرە گرەویە کەڵام وەنەشکردن خێر کە ئێستا هەواس و ئەمساڵ هەواس خوێنین تاریخ ناسین دنیای ڕووزگار خۆیان ڕایان خەریکە خێر بوتە خێر کە بتوانن ڕاوهەڵێک بینن و خوێنینەوەی درست لە ڕووزگاریان و لە ئەڵگووە تاریخی یاریە لە دەوران وەرنە بتوانن لە ئی هینە لە ئی ئامیختەگیە واسڵا لە ئی پڕباربیین واسڵا فکر و ئەندیشە و دیدیان واسڵا بتوانن ڕاهەڵێک دروست بووینەوە و نیجاتیان بوو ئێستا کە لێرە گرەویە کەڵام وەنەشکردن خێر لەورە حەق قەرارە لەبارەیان وە کەرەم خێر ئێستا خۆی ڕاستنتن کە ئەو خشتە هینە دەسەڵوەسەوە خشت ئەرزشمەندێک لە هیناندا لە جێ لاوردنە خشت پەنج چیمنە سەرێکە هینە هەم سران کردن سەربەنەکەیە قوڵقوڵەی دەردان سەرونم کردن کە هەم سەران کردن کە قوڵقوڵەی دەردان کی تەحوڵات دەرداوەرە ئی وەزیەت دەرداوەرە چەکردنە سەرگۆمی کردنەسن لە ناو خۆیانە لە ناو ئی هینەوەی سەرگۆم بێ لە ناو ئی دنیای پڕ تەحوڵ ئەو زمانە یەک زامی داڕوم ئی شەش پڕ دەردەن یە زامێک دێرم کە ژانەکەی فرە پڕ دەردە
ئوسای گردون کە من ئوستادی گردون نووسیاوە لە من نووسامە کرد مثل ئوسای گردون ئاردم ورد کردن خۆ یەسە کە ئوسای گردون هەرە و تاریخ سە یا منزوری کەسێکە کەچە و مل تاریخ زاڵ بێسن و توانستێسن یەی چەکە ئارد ڕێگەیەک ورد نەزەرات و دیدگاکانی و ئەفکاری چەکە بەپاڵ بێتن بیشتی چێ خاصە و چێ خەراوە لەی معنیە ئوستاد گردون ئاردم ورد کردن چرخ دام و گردش یه کلمه لە دو نسخات و یەکی پرسیارە یەکی پلیارە کە نەزانستم و معنی چەسن و پەڕە کە منزور شاید منزور هەرە و پەڕەوێل چرخە بووتە کە چرخ دام و گردش پرسیار یا پلیار و پەڕە ئی بەخشە نەزانستم منزور چەس و نیمخەش دومیش هەم گۆنگە چون ئەنجم نەئەش یا ئەنجم نەئەش سیر کردم زەرە یا ئێرەکانی سیر منزوری سەفەریا چین بود باید سیر کردم جور زەرە بوتن یە لێرە ئوسای گردون ئی ئوسا تەشبیه کێتە چە یە ئاسیا و کە خەریکە ئارد ورد بکێتن ئیسە لە خوارۆ وەداخوی چەم نوقسان کردنس کە بڕێک لە خشتەکانی نەماوەسوە پەیامەکەی وەسە یە پارچەیی پەیامەکەی لە کیسدانە چرخ دام و گردش هین منزوری چرخ کارخانەی خۆیە فکر وەکردنە ڕا ئارد گەرمەکەی بکێتە ئارد کە ئەو مەوزوعات و ئەفکاریە بنسن هین بکێتن تاوتوی بکێتن و خاسقراوی بکێتن و ئەوەی کە وە دەرد تەغزیە خۆی بووتە ئارتوانی بکرێتە تەغزیە هین بکێتن جاوە بکێت سیر کردم چون ئەنجم نەئەش چون هەسارێک لە ئەرز سیر کردم ئاڵا زەرە منزور ئەوە بووتە کە جزئیات دیم یا یەکی جور زەرە سیر کردم معنیەکە لە چوارچوەی پۆختێک بین وەسرا ئەفکارە باید تەوسیف بکێتن کە هەرە جۆی لە خزمەتان ئەرز کردم داخۆیان لە دەسکاری بینێس و ئی ئەزەمەتێ لە ئی گەنجینەوێل داناییە وەی جورە سەقەتکردنە بڕێک کاڵفامە نەفامە بێوجدان و خاترە هیچ خشت چوارەکەی بلسکەی باتن چرخ ڕاستگەردیم شاگرد یە تەرکیبها لێرە مەی و شک ئارد ورد هەردیم خۆ ئیە لێرە بلیسکەی باتن بلیسکە خۆی ئەو هینە سەر و جۆی لە قسمدانکن یە تەشبیه ئاسیاوە ئیستنس هینە ئی وەسرا کارخانەی فەردی این ئەفکار یا کارخانەی جەمە کە تاوتوی ئەفکار و هین بکێتن گەرم بکێتە ئاردیا ئەفکارەکان بەهەڕێتن و بتوانێتن وەدەرد تەغزیە وەدەرد دروستکردن نان بخۆێتن یە تەوسیفێکی ئی پرۆسە بلیسکەی باتن بلیسکە معنی ئەو هینە دێتن ئەو فکرم ڕەسێتن ئەو میلەسە میلەی چوینەسە کە هینەکان فاسڵێ بین دو تەختە سەنگ ئاسیاوەکە میزانە پێکەن یا میزان کێتن هەڵا من ئاسیاو نەی مەسن دەقیقماتانم لە خزمەتان لەو تەوسیف بکەم کە چەسبە لە خۆ بلیسکە لەی ئاسیاوە کارتێتن و لە معنی لە هینە نووسیاوی لە فەرەنگ لوقەت ئەمیدویانەیە کە هینە ئەڕا تەنزیم ئەو سەنگە لە ئاسیاوە کار چوت بلسکەی باتن چرخ ڕاستگەردیمە کە ئەو چرخە میزان و ڕاستی بگەردی جۆرێک میزانێکی وەکە بتوانێت ئەو چرخە لە سەنگە چەکە وەرەوە ڕاستی بگەردێتن و ڕاستی گەنم بدون وەسرا ناپاکی و بەسرا ناخاڵسی بتوانێت وە ڕاستی کار خۆی بکەیتن شاگرد مەی و شک
ئارد ورد هەردیم خۆ یە لێرە ئی شاگردە شاگرد معلومە کە مانێ هەرو تاڵوە دێتن مانێ کەسی کە حالای ئوستاد دەرس خەریک دەرس خواندنە مەیوشک لێرە مەیوشک ئێرەکانی هینێتە ئەوە زێکردنەس کە شاگردێکە و ئەبزار شکۆ چێگێتن ئارد وردکێتن خەریک ئارد وردکردنە ئێستا لە معنێکی واسڵا فەلسەفی کە بتوانێتن پرسیار دروست بکە و هیچ شتێک و حەقیقەتە یاوە ڕاستیە مطلق قەساو نەکێتن و هەموو شتێک و هینێکی شەکێکی منطقی بتوانێتن تاوتوی بکێتن مۆزوعات لە اجتماعی مۆزوع الفکریانە ئێستا کە ئەو چوویکە کە تەنزیمکە ئیچ شەرخەدا ئیمە ئەو چوویمنە و شاگردێکی من کە وەشک چەکەم خەریک وردکردن ئاردیم بعد خشت پنج وەتگە تەبەرێ دودەم گرت شت هەڕی من نەخش سەنگمورە جەزیرە قاری من خۆ لێرە تەبەرە هەم دوارە هینێکە ئەو چەکوشەسە و چەکوش ئاسینەسە کە ئەو سەنگەل ئاسیا وە پێ گرد وەکەن وە پێ جوور وەکەن تەوسیفکە کە ئیمە چەکی من ئی تەبەرێ دودەمی منە کە چەکەن گرد ششت هەڕی من گردایی چواردۆرە چشت هەڕی من یعنی شکل دی منە چشت نەخش سەنگمورە جەزیرە قاری من خۆ نەخش سەنگمورە هەم دوارە لێرە چوتە ئەو سەنگ ئاسیاوە تەشبیکێتە سەنگمورەیە کە سەنگ خاص بوتن حالا ئی جەزیرە قاریە من نازانم منزوری چەست کە ئەوەز بیە هەرچی وەلی خۆ سەنگمورە منزورە ئەو سەنگ خاڵسەسە کە بتوانێتن و درسی یا و خاصی و خالصی بتوانێتن ئارد ورد بکەیتن یا گەنم ورد بکەیتە ئارد نەخش ئەوە ئیمە دیری من یە نەخش واسرا لی متافۆری لە ئەڕا بەیان موقعیت سازمانی موقعیت تاکە کەسی خۆیان بەیان واسرا چونیەتی ڕەسین و ئەفکارە ڕاستی خۆیە مەسن استفادەکێتن کە چەکێتن هەم فاصلێ ئی سەنگە لەهین کە جوورکە هەم ئەنازەیان چەکوش ئەو ئەنازەن ئێسێ منزوری کە ئەو ساختاریە لە ئەو ساز و کارگرێک کە لازمە ڕا سازماندەی ئەڕا وەڕێوەبردن کۆمەلگا یانە لە ئەو سەتە دێرن کارکە بعد ئی هینەکەی چ وەداخۆ ئی خشتەکەی چەم دوارە نقصان بێسن چەقچەقەی چەمەن نووسانەکە چەقچەقەت ماڵان کەسێکی جاری کردێسن چەمەنەکە یەک کەلەمەتە باە بوو چەقچەقەی چینە چەقچەقەی چەر ئەو چووەسە واسرا کە گەرمەکە وە پێهین کەم گەرمەکە وە پێ تێرن و خەنێک کونای ناوەڕاست ئەو هاروێل ئاسیاوە کە بتوانێت بچوتە بینیان و ورد بکرێتن کە ئەو چەقچەقەی و ئەو چووە ویشنەوە و میلە ویشنە کە لێرە چونکە فکرم ڕاستە و هین چەقچەقەی نەوعی گیاسن حالی بینەس کەسێکی ئەوەس کردست کە چەمەن یا چیمەن هاوردست ناوەسەوەرانەوە چەقچەقەوە بعد کوژەگەری من هەڵی کوژەرە ئەگەر کوزەگەر بوتن یا هین نازانم ولی خۆی یانە گشتە تۆسیفات یا یەک مەتافۆرگەلی کە ڕابیانە منزوریە لە تایوەت تەوابێ ملەت کەس نەزان سڕیم هەڵا یە چەقچەقەی چەمەن کوژەگەریم تەوابێ ملەت کەس نەزان سڕیم لێرە کە خۆی وە هینە پلدان ئەو گەنمە ڕاهەڕین خۆی هەساوکێتن کە مەسەن ئەو چەقچەقە بووتە لە بعد خشت دوێمە وشتە تەوابێ ملەت کەس نەزان سڕیم تەوابە هینێبی تەوابە ناو یەکی لە پاڵەوانگەر ئیرانیەکە فەدوسی لە خشتێکە وشتن ز تخم تەوابە چو 85 سەواران ڕەزم و نگهدار گنج که لێرە خۆیچە یەش لێرە هەواس تەشبیه کردن کە ئیمە تەوابێ ملەتی من یعنی ئەو پاڵەوانگەریکە کە جوور تەوابە کە هەم
هین بینست همه سوارگەلی ڕەزم بینە پاڵەوانگەلێک بینە کە لە مێدانە مۆبارزە کردنەست و هەمین نگەهدارە گەنج بینە گەنجە چا گەنجە ئەو واستەڵا تایبەتمەندیە لە ملی خۆیانە خەرمەنە یاری ئەو دەستکەفتێ لە ئەو هینگەلێکە کە لە گەنجێکە کە لە پیشەنان خۆیان ڕایەن مەنێسەجێ کە خەرمان یاریکە و منزۆر تەمەدون یا ئەو فەرهەنگێکە کە ڕایەن مەنێس و ڕایەن ئەرزشتێت ئەو ئۆلگۆلە کە توانێتن وە پێیان کومەلگاکەیان سەر و سامان بێن وە پێ یەسەکە هینێکەتن هینە تۆبێ ملەت ئیمە پاڵەوانی کەسگەریکەن کە جور تۆبە ئەو پاڵەوانە شەکەی من هەم ڕەزم کەیم لە مێدانە ئەڕام ملەتەکەی خۆمان هەمی شەکەی من لە گەنجە لە یاری لەورە گرە و یاری لە ئەو دەستکەفتێل یاری وەرینە لەو گەنجێل یاری وەرینە شەکەی من دیری من هەزانەت و زیانەت کەیم قەڵ فارسەکە دیری من ئیمایەتی کەیم دووارە زنی وەکەیم لە کومەڵگەکە خەیمێ جەریان ئەو ئەرزشێ لە ئینسانی و کومەڵایەتی و چەکەی من کەس نەزان سڕی من و هینە واستەڵا ئەسراری ئیمە دیدگاوەری ئیمە بەرنامە ئەداف ئیمە جارێ هەرمە کەس نازانێت وەرە و کوڕوە چوتن ناتوانێتن واستەڵا موافق بوتن کار ئیمە یا موافق ناوتن یا یەک توانێتن وی معنی چە بوتە کە بەرنامە و ئەدافێکە کە سازماندەهیە لە کارگە لە جمشتەکە خستنە سەرڕێ لەو سەردەما هەرمە نەهانیە مەخفیە و ئەلەنی وە نەویست خشتە هەفت و ئاخر بەن پەنجا هەواس و ئەقرار پاوپیچە شەرتەن سەرە تەناف نەگیجە تاف ئاوەردەن خۆ هەواس چە کردێ و ئەقرار پاپیچە شەرتە یعنی خۆی وە ڕەزامەنی خۆی پاپیچ شەرتە بێسن شەرایەتە ئاینە قبول کرده واستەڵا مەسئولیەتە کە باەتە مێدان باەتە معرکە واستەڵا یاوەرانی یەل باەتە ژێر پەرچەمی تووقە کە خۆی بێسن چە بێسن و ئەقرار خۆی و ڕازیمەنی خۆی و قەناعەت خۆی و قەناعەتە ڕەسێکە و ئەرادە ئەماڵ ئەرادە بکە خۆی ئەرادەی خۆی و ڕەزامەنی خۆی شرایەتە قبول بکەیت بەرنامە و ئەساسنامە و وەسرە چوارچێوێکی فعالیەتی خۆیە قبول بکەیتن پاپیچی بووتن سەرە تەناف نەگیجە تاف ئاوەردەن خۆ سەرە تەناف وەسەر لە تەحوڵاتێکی واسەڵا گیجمانە تەشبیکەتە گوڵومێکە ئەو دۆرانە کە لە ئەوڕۆ شروع کردێسن لەو گیجا و وەسەڵا تەحوڵات ڕووزار خۆیوە شروع کردێسن کە سەر تەنافەکە لەوڕۆ شروع بێت و ڕاستینە سەئێرە کە پاپیچە شەرت بووتە هینی چە واسەڵا تەشبیه سەنگە هینی کە یەکی لە بەنەکان لە یەبەن لە یاری لە دەفتەرگەل یاری سەدەی هەفتم هەشتم ناسیەوە ناو دەورە سەهاک یا سوڵتان سەهاک تەشبیه کردێسن کۆلی بەنە هین یەکی لە چوارتەنان باە بوتن یاریتەن پیرمێسی و پیر بنیامین و پیردا و یا پیر ڕەمزبار یەکی لیانە باە بوتن کە بردنەس جارێکردنەس و ناو قەڵامەوەکە ئەو چوار کەسە ئەو سێ کەستر ڕاهینکردنسن ئەو چوار کەس تەقەلبی ڕایکردنە بەشێک دەی کەڵاموێل ئیانە بردنەوە ناو ئەوانوە و ناو دەورێ بەرزەنجە هینێکردنەسن نووسانەسێکە جا لە هەفتوانەیە لە و قەڵام و نازانم ڕووتاف و ئەو چوار کەسە ئاتەسا یا هین ڕەمزبارویانە یانە خۆرافاتێکن جالیاتێکی کەوان سازێکنەوە لە خۆم فرە لە حدود فکر مەسە 6 هەفتاک لە منیەکی لە ویدۆکان چی مەسەرێ
لەوانە لە ئیکرام ڕەسەنە بنە کەوانە بنە جارێکردنە حالا لە یەکێکە لی بەنگەلێکە وەنا و قەڵام و هاوەرنەسە ئێستاکە ئەو تەبەرە کە لەورە قسە لەسەری کردیم کە تاشین هین لە لێ استفادەکردنەس تەبەرێ دوودەم گرد ششهاڕی من کە ئەو تەبەرێکە کوچکەکەوە پێ هینکەن یەکێ لێرە لی هینە قەڵەمە پادشا تەوەرن ها پیر سەنگهاڕن پادشا تەوەرن رابطەی بینە پیرەکان و پادشا مدیریەت و شا لێرە خستنە سەوەر باس لە ئەو بەشە لە کڵامەکان سەنگ بێ تەوەر مات بێوەرن ممکنە هین بوتن دەسکاری بیوتن واسڵا سەنگ مات بێوەرن معنی نایەتن وەداخوا تەوەر کوک بی ئاڵا ئی تەوەرە ئێتماڵەنی جاگەێ و تەمیرە لە لێناتۆ کە کوک خستنە سەوەرێ وەلی تەوەر کوک بی نییە یەک شتە باە بوت سەنگچە مەزەدەرن وەختێ تەورەکە کوچکەکەوە پێهینکەن و گرد بوو دروست بوو ڕێک و پێک بوو ساو بوتن چە سەنگ مەزەدەرن ئاردەکە خاستر هەڕێتن و چەکێتن مەزە خاسترە سوزیایی یا یەکە ڕۆشم ڕۆشت نییە ئێسەکە خۆراترە یە لەورە رابطەی بین پیرەکان و شاوەی جوورە ئەلبەتە بەشێک لێیانە رابطەی بین پیری پادشا و پادشا تەوسیئینکەتن خێت وەرباز بەشێکی پیرەکان و تۆرکلی ئەفتاو دو پیر بارگاکان و رابطەی وەگەر شاێ کە لە هینێکترە تەوسیفێکتر وەی جوورە هاوردسێ پادشا شاهەنگن تەوسیفێکێتە یەک کوورێوەوە کە شاهەنگەکەی چە بوتن پادشا بوتن پیر کوورەشانن پیر کوورەشانن پیر لێرە باید پیران بێتن چون پیرانە کوورەکە کە ئەو ساختارە ئەسڵیکە کە دەم و دەسکاری کە شاه هینەیە شاهەنگە پیرەکان وە وجودن ئەو ساختار بنەماییە لە ئەوڵ و لەو سەردەما هەفتاو دو بارگا دروست بی پادشا شاهەنگن پیر کوورەشانن پادشا شاهەنگن خۆ هەنگ و بێشانە مات بێدەنگن خۆ لێرژە تەشبیهکەتن کە ئی شانەوێلە ئی پیرێلێکی شانەوێل ئی هەنگە ئی هەنگ وە وجودتێرن ئێرەکانی ئیانەنەوەن چە ئی شانەوێلەنەوت مات بێدەنگە ئی کوورە وە دەرد ناخوێتن هیچ وەیەک لەتێ نییە واسڵات دەنگ بێتن وسەکە کوورە نزیکۆ پیت هینەکان لە ناوێ خەریکن باڵ وەگرن و هات بچووکەن ویانە گرمە واسڵا هینێکێتن یە دەنگ مەخصوص خۆی دێرێتن دەنگ تایبەت خۆی دێرێتن هەنگ و بیشانە مات بدەنگانە بدون سازماندەیی پیرەکان تەشبیه کردێسە کە شانەوێلێکە و هەسەڵ لە ناوی جێگرێتن و معلومە کە ئەووەلە خەریک چەن هەر کوو شانە بی هەنگەش پڕوەنگن کە لە هەر کوورە شانەیەک بی هەنگەکە چەس پڕدەنگە خەریکە جمجووی لە یاز ئێسەکە منزور ئێسەکە ئی خشتێکە کە تەوەر و ئی ئاسیاوە واسڵە هەم دوارە لە هینێل وەرنیچە وانوان واسڵە مەتافۆر بریاوە سەکار خشت شەش کە ئاخرین خشت هەرە جێک لە خزمەتان ئەرزیکردن من فرە ناچمە سەری چونکە چوار خشتەلی دەسەڵوەسەوە سێ خشت هەفت خشتەس چواری دەسەڵوەسەوە سێ توزێک وە ساقمەنوە پەروانەی شەم بیم شەوێ دڵ ئاشق پەروانەی شەم بیم ئاشق باتنی جەم خانەی جەم بیم دڵ سێرە یاری محکەم بیم چون بڵبڵ ئاشق جەماڵ یار بیم ئارەزوی دیدار پادشای عادڵ بیم لێرە ئی پادشای عادڵەیە فرەمۆمەکە ئی خشتە ڕەسنتن کە مەرحەلەیەکە یا قوناخی مەقتەی تاریخیکی خشتەوەی سیاس خەریک بینێت کە پادشا دەستنیشان ئی خشتێرە ئی ئاساری ئی دەورە
لە قوناخەل تاریخی لە مەقتەیل تاریخی یا لە بەرهەیەلی تاریخی جوڕای جوور وشیاسن و یە تەرتیبەکەی شێوانەس و تەنیا لە ڕێوەی کە ئاسار ئی سەدە سنزەیە واسڵا کوچیە یا قەمەریە بتوانی بنویسیتە پاڵیەک و شاید بتوانیتن ئەو ساختار کولیەکی کامل احتمال دەرێتن چەندێکیان لە ئی شخصیەتی لە وەگەردێکە ڕابطە داشتنسن وەگەردێکە لە مەدانە بینەسن و لە واسڵا لە ژێریە تۆقە خەریک پارچەمە خەریک مبارزە بینن و چەندێکیان ئاویە هاوردنسن و ئێستا باید فقط تەنیا مینێتن کە ئی ئاسار ئی دۆرە گشتە بخۆنیێت و بنێتە پاڵیەک و ئەنسان بتوانێتن یە بەراوردێک معقول داشتوتن و قابل فهم بوتن داشتوتن و قابل فهم داشتوتن ئەڕا خوانین کولی دیدگا و جهان بینەکانی دۆرەوە چەندێک چینە سەرماوە لە خۆی جۆر معلومە کە یانە خەریک بینەسەم هم شاه هیئت وزیران شاه و جمع چلتن یا شورای چلتن تشکیل بدن که هم قوی واسطه قانونگذاری داشته بودن و همیچ قوی واسطه مدیریت یا مجریه ایسا که این چینه سنو و داخوا ها فقط چلهینه که حساب کنسن و آنها چل دوری شو کسی برا که کنسه پالوانه این میدان و کشتن کنسه دوریش سیبرا که جدیات یاد می خشت رجوع لخدمتان از کلام چتی گوگر دنیای دینیه چتی گوگر دنیای تخیل ارتباطی نیستن چتی نیلو دنیا بیشتن بلکه لدنیای آسیا و واسرا معرکه مبارزه نزنم لبن بیان لدجر چپوکە بین دەسەڵات بین یانە گشتی این متافوری ئەو شرایەتەوە و چەبایە کرد ئەو زمانە خێتەوە باس و هیچ شتێک وەگەردە واسرا ریاضەت و نازانم هینە نێرێتن وەگەرد ریاضەت و عرفانی گەری یا سوفی گەریە نێرێتەوە لە لایەک تێژوە هیچ شتێک وەگەرد واسرا سێوەڵداری و نەزر نیازداری و فلان و شتێکی کە یانە سازێکردنەسن سێل سازێکردنە هەفتوانیل سازێکردنە نێرێتن و یانە قسە ڕسوماتێک کە لەی سەدە ئاخرە هاوردنەسە ئاراوە ڕاجی خۆیان وەکردن والا ئی لە تێی ئی ویدیۆلەکە ئی بەنێ لە خسیمە وەرباس هیچ شتێک لێ ڕسوماتێکە گویا سەهاک جز وظایف و اصلا تکالیف و دستورات ساگ بیود سوال بیلیت و نظر بکریت و رجوع بگیریت و فلان و فلان سرش پاری کرد یعنی چتیک لیت نوات مثلا بجوکی ویدیولا خری آور باز تنها چه هفتوانیه لپیشینه یکی متصوفو هات نسن و لیست در آخر که دسترسی پیاکنوی دفتری لدی حالی نوی نسن و گشت جالو دەسکاری و تەزویر کردنەس و ئیجرا پەیامەکانیان هینکردنە پەیامەکانیان ناڕۆشنکردنەسن و لەتمەدانەسە دنیایەکی فرەکویل و دنیایەکی فکری فەلسەفی کە ڕووەڕووی دنیای قەربە ڕووەڕووی جەهانبینیە مەکتەبگە لە فکری فەلسەفی قەربە یعنی هاوتای تێتن کە تایکی مستقل و فرفر پختتر و جواوگوتر را واسراحة ده نظر حسی شناسی هر وجه که لویدوی که چی من السری که نفکر مثلا مقدمه ویدو گیلگمش بی که چی من السری و حلاوه اصلی او دیگه اروپایی و تایوان ماتریال استگانن خستیم ور باز ویدیو که فکر کنم دور ساعت نمی چی و فرفره طولانیه امیدوارم که عزیزیل حوصله داشتون و تماشای بکن یا لیه نوبتی یا لیه چند نوبته و هر حال یعنی درس نرایی مقصی گوره یعنی راکار نرایی ما که بتوانیم لی اثر خمانه لی دوران خمانه لی مقطع خمانه بچینه میدان پالوانی ننیشیم و اصلا ور کرم حق یا ور کرم خوا یا کرم دار و او ادبیات به مایه و به پیچو اصلا
جەمیەتێ و کەسێ متەسەوف ئارەسوو ژیانێک و ڕووزگارێکی خۆشەڕاتان دەرم و هەروەی جورە سەلامەتی هەڵایی ویدیۆ لێ موقعێکە فرەفرە تاریکیچە هەمە خزمەتان کە لەی وەزیەتێکە کە ویرۆس کۆرۆنا دەرێتن لە ئەسەر بێکەفایەتی سەران ڕژیمە دەرێتن گیان ئینسانەکان گرێتن گیان ئینسانەکان خێتە خەتەر ئاواتەوە دەرم کە سەلامەتی ئەزیزگەل بپارێزیێتن وا لە ئی وەزیەتە تێپەڕ بکەن و بتوانێتن دنیای ڕۆشنتر و ڕووزگارێکی خۆشتر بنیشنە خێر و خۆشی